نزیکەی 10,000 سەرباز و هێزی ئاسایشی تورکیا بە پشتیوانی تانک و هەلیکۆپتەری جەنگی دەستیان کردووە بە ئۆپراسیۆنێکی بەرفراوان وەک ئەنکەرە دەڵێت بۆ لێدانی پارتی کرێکارانی کوردستانە لە شار و شارۆچکەکانی ناوچە کوردنشینەکانی تورکیادا. بەشی هەرە زۆری ئەم ئۆپراسیۆنەی تورکیا ناوچەکانی جزیرە و سلۆپی و سوورە ئامەدی گرتوۆتەوە. سەرۆکی تورکیا سوورە لەسەر بەردەوامی ئەم ئۆپراسیۆنە. لەناو ئەو ماڵ و باڵاخانە و خەندەقانەدا وێران دەکرێن. ئوپەراسیۆنەکان بەردەوام دەبن تا ناوچەکە پاک دەکرێتەوە. هێزە ئاسایشیەکانمان بەردەوام دەبن لەم شەڕەدا تا ئەو کاتە ژینگەیەکی ئاشتیانە دێتە ئاراوە. پێشتر لەم ناوچە کوردنشینانەی تورکیادا قەدەغەکردنی هاتوچۆ ڕاگەیەنرا بوو. خەڵک خۆپیشاندانیان دەکرد دژی ئەم بڕیارەی حکوومەتی تورکیا. پێکدادانیش لە نێوان هێزەکانی پۆلیس و خۆپیشاندەراندا دروست بوو وەک ڕێکخراوە سڤیلیەکانی ناو وڵاتەکەش باسی دەکەن لە ئاکامی ئەو پێکدادانانەدا زیانی گیانی لە نێو خەڵکی سڤیلدا هەبوون. بۆچی قەدەغەکردنی هاتوچۆ ڕادەگەیەنین؟ با بەڕوونی بڵێن من خۆشحاڵ نیم، بەڵام دەبێت ڕای بگەینین، چونکە هیچ ئۆپراسیۆنێک دژی ترۆر بەبێ قەدەغەکردنی هاتوچۆ دەشێت ببێتە مایەی زیانی گیانی لە خەڵکی سڤیل. سەرەکوەزیری تورکیا لەو بڕوایەدایە لە پاش ئەم ئۆپراسیۆنە لەشکریە ئاشتی و ئارامی دەگەڕێتەوە بۆ ناوچە کوردنشینەکان لە تورکیادا. لە جەزیرە و سلۆپی، لە هەرێمی شرناق، لە سوور، لە هەرێمی دیاربەکر هیچ شەقامێک جێ ناهێڵدرێت بەبێ ئەوەی لەو خەڵکەوە پاک بکرێتەوە. هیچ گەڕەکێک جێ ناهێڵدرێت بەبێ ئەوەی نەتوانیت بگەیتە مزگەوت یان خوێندنگاوە یانیش نەخۆشخانە و چەکیش لە هیچ ماڵێکدا ناهێڵدرێت. نوێنەرانی کوردیش لە پەرلەمانی تورکیادا هەدەپە پرسیاریان ئاڕاستەی وەزیری ناوخۆی تورکیا کردووە لەسەر ئەم ڕەوشە و جەختی ژەکەنەوە لەوەی ئەم ئۆپەراسیۆنە دژی کوردە لە تورکیادا. وەک فەرهاد ئینجۆ ئەندامی هەدەپە لە پەرلەمان دەڵێت ئەم ئۆپەراسیۆنە بێ بەرنامەیە و بردومانکردنەکانی هێزە ئاسایشیەکان دەچنە خانەی هێرشکردنە سەرگەلی کورد لەلایەن حکوومەتێکەوە کە دەیەوێت گەماروی شارەکان بدات. ئێستاش پرسیاری سەرەکی لە شەقامی تورکیادا ئەوەیە ئایا ئەم ئۆپەراسیۆنە بەرفراوانە کۆتایی بە قەیرانە ناوخۆیە سیاسیەکەی وڵاتەکە دێنێ. ئەو قەیرانەی ڕۆژێک لە ڕۆژان سەرۆکی ئێستای تورکیا داوای چارەسەرکردنێکی یەکلاکەرەوەی ئاشتیانەی بۆ دەکرد.